example 7.4 لێرە ئێمە کاپاسیتەرێکی یانێ بڵێن گۆیی بڵێن گۆییمان هەیە بەڵام ئینە لە ناوەوە ینی بڵێن لەسەر ئەمەیان دوو گۆ لە ناو یەکە وەڵام میترم بینیشیان پێکۆ وەسڵان بە شێواز لێرەدا لەسەر ئەمەیان تۆ بارگەی کیوتەیە لێرە لەسەر ئەمە بارگەی ناقص کیوتەیە تەبان بەپەی تایمە گۆڕێ کەەوە بوو تەزویەک لێرە هەیە تەزووە دنسیتیەکەی جێ ئێمازانین جێ یەکسانە بە سیگما ئی سیگما کە بریتە لە ینی بڵێن کۆندەکتیڤیتی ئیش کاگە بەپێی یاسای گەوس هەسێبیکەن داسێبیکەی لەم منتەقا ئەبێ بەچی یەک لەسەر 4 پای ئەپسیلۆن زیرۆ کیو لەسەر ئارد و کیوەکەمە کەەوە بوو جێ یەکاتە ئەمە یەک لەسەر 4 پای سیگما کەڕەت یەک لەسەر 4 پای ئەپسیلۆن زیرۆ کیو لەسەر ئارد و جا ئار زەگە تەزوو حەسێب بکەین کە بەپێی ئەمە لێرە ئەڕوە تەزوو کاتە ناقص دی کیو بە دیتی بۆچی ناقص چونکە ئەمە بارگانە پەرسەرەتایەکان کۆنستانتە بەردەوام تەزوەکە ڕوو لە کەمبوونە کەوەیە ئەو ناقسە لێهوتی ئێستا ناوێنین کیو پوینت دی کیو بە دیتی کرێت ناوی تریش کیو پوینت ئەمە تاوان پێڵانی لوتێشێنی نیوتۆن ئەمە نیوتۆشێنی لایبنیتسە فەرقەکەیانەوە ناقص کیو پوینت ئایش کە یەکسانە بەچی بە جێ تۆ دی ئەی بەس دی ئەیەکەی تۆ چییە دی ئەیەکەت هەرچی بێ بە ئەیەکەی تۆ بریتە لە چی لە سێرفەیسێکی گۆ کاتە 4 پای ئاردوو تەوان لە ئاراستی ئاڕایە لەگەڵەوە ئاراستا یەک شتە کاتە ئەمە ینی ئایا کاتە ئەمە کاتە 4 پای ئاردوو 4 پای ئاردوو کە ئەگەر بێنین لێرە دایبنین 4 پای ئاردووەکەەوە جەیەکیش ئەمە دابنینەوە 4 پای ئاردووەرە پێکەواڕۆن و ئەوەی کامێنێتەوە سیگما کیو لەسەر ئیپسیلۆن زیرۆی کە بە پیاڵێن کۆندەکشن کەڕەنت یا کۆندەکشن کەڕەنت ئێستا سیرکەن بکە خەبوو ئێستا بە تەزویەکمان لێرە هەیە بین دایڤەرجنسی بی یەکسانە بە سەفر ئێمە مازانین ئەمەشە کاتە لێرەوە ئەمە ئەگە بیکەین بە ئەنتیگرال فۆرم کاتە بی دۆ دی ئەی یەکسانە بە بیەکەت کە کۆنستانتێتە دەرەوە کە 4 پای ئاردووش کە بینە کۆنستانتە ینی ئەترا دیەکە دەکات 4 پای ئاردوو ئەوە کاتە سەفر لەرەوە بی ئەکاتە سەفەر یعنی لە کێشەیە دروست بوو بینا بە سەفر بێ ئەگەر تۆ یەک تەزووت هەبێ بەم شێوازە بی نابێت سەفر چونکە تەزووە بێ بی دروستکە کەەوە بوو شتێت لێرە ون بووە بێ شتە بدۆزینەوە و ئەمەش ڕاستە ئەمە ڕاستە بی سفرە کەەوە بۆ چی بکەین بێەوە بکەین قەرەبوو بکەینەوە بۆ قەرەبووکردنەوەی ئەوە دێنە ئێرە جی دی یعنی جی current density ینی displacement current هەسێ بەکەین کە کاتە ئەمە ئیپسیلۆن زیرۆ ڕۆندی ئی بە ڕۆندی تی چونکە ئی بەپێی تی ئەگۆڕێ چونکە کیوکا گۆڕێ یەکەشە گۆڕێ کاتە ئیپسیلۆن زیرۆ لەسەر 4 پای یەکە کە ئەوەی سەرەوە بوو دایانی میتر یەکە ئەوەی سەرەوە بوو بۆ یەک لەسەر 4 پای ئیپسیلۆن زیرۆ کیو ئاردووکە لێرە دایانی بەپێی ئینتایەت هێشتە بە کیوکەتە گۆڕن درەمی کۆنستانتە کاتە دی کیو بە دیتیەوە ئیپسیلۆن زیرۆ لەگەڵ ئیپسیلۆن زیرۆ هەمێنێتەوە لێرە ئەڕوە نەیتر نەتیجەکە کاتێکی ماینە سیگما ئەو دی کیو بە دیوتیەش ئەمە بەکارهێنین پێی یعنی بڵێن کاتە سیگما کیو ئیپسیلۆن زیرۆ هەرێەوە چکە ئەمە ئەیدۆزینەوە ئای ماینەس دی کیو بە دیتیە وانە کە سیگما کیو ئیپسیلۆن زیرۆکە لێرەتە یعنی چ بە ناقسێکەوە وەنی ئامەدانێ چونکە ئایەکاوەیە دی کیو بە دیتیەکە ناقس ئایە کەەوە کاتە ماینەس سیگما کیو 4 پای ئیپسیلۆن زیرۆ لەسەر ئار ئەمە دیسپلیسمنت کارنت کەەوە بوو ئەمە هاوکێشەی دوو ئەوەش هاوکێشەی تشمان لەسەرەوە هەیە کە یەک سیرکەن ئەین یەکن بەڵام بە ناقسێکەوەم دوو تەزوو یەکتر یەسرن ئێستا بینە سەر بابەتەکەمان کۆیکەینەوە یعنی بابەتی ئەم چاپتەرە تا ڕادێ کۆکەینەوە شتێک ئەمانە ماکسوەل ئیکویشن بوو کام 4 ئەتێدەسکانی بۆ بم 4 ئیکویشنەوە تاوی دەرکەوت کە ئیکویشنەکانمان تەواوە ئێستا تەکمیڵە
قانونی گاوس ئەمە ناوی هیچ ناویی نییە فارادەی و ئەمەش کە ئەمپێرلاوە بەڵام بەم کۆڕەکشێنەوە و دوو دانە یاسای تریشمان هەیە کە هەر بە گرنگیم چوار یاسانێکی فۆرسلەوە و یەکێ تریشیان بڵێن هینە کۆنتینیوتی لۆی پێڵێن ئەم چوار یاسا و ئەم دوو یاسا پێکەوە تقریبا هەموو علمی ئلکترۆمەگنەتیک تەکمێڵەکەن بەسەکانی تۆزێ بە ئەمانە بەراوردکە نەگەڵێکە سێرکەن دیڤەرجنسی یەکسانە بە یەک لەسەر ئیپسیلۆن زیرۆ کێرلی ئیزاید پلانز ڕۆندی بی بە ڕۆندی یەکسانە بە زیرۆ و هێنی ناوبەرەوە و ئەمە دیڤەرجنسی بی یەکسانە بە سفر ئەمەی تریشیان کێرلی بی یەکسانە بە ماینەس میو زیرۆ ئیپسیلۆن زیرۆ ڕۆندی ئی بە ڕۆندی تی میو زیرۆ جێ جۆرێ نانسیمیتری یان ناهاوجێی لە ناو هاوکێشانە هەیە ئی و بیمان هەن بەس دیڤەرجنسی ئی سفر نییە بەڵام دیڤەرجنسی بی سفر ئەمە زانین توانین تۆجیهی بۆ بێنینەوە کە ئەمە هۆکارەکەیەوەی کە مۆنۆپۆلی مەگنەتیکمان نییە بەڵام لێرە کێرلی ئی پلاس ڕۆندی بی بە ڕۆندی تی یەکسانە بە سفر بە لێرە ها کێرلی بی یەکسانە بە ماینەس ئەگەر عەڕەک بۆ بنووسین ئەم تێرمەی پسەری کاتە ئەمە تا ئەم کۆنستانتەوە کۆچەوە بەشی لە کۆنستانتاکە گرنگ نییەوە بەس لێرەوە لێرە میوزیلۆجی تێ لەم سەرەوە سفرەتەیە بەڵام ئێستا تۆ وای دابنێ ئەسان ڕۆجیای هەمووی بسڕیتەوە وەنین نە بارگەمان هەبێ نە تەزوومان هەبێ فیلد و مەگنەتیک فیلدێکمان هەیە ئەو کات شتەکاوای دێتێ دیڤەرجنسی یەکسانە بە سفر دیڤەرجنسی بی یەکسانە بە سفر کێرلی ئی یەکسانە بە ماینەس ڕۆندی بی بە ڕۆندی تی کێرلی بی یەکسانە بە ڕۆندی ئی بە ڕۆندی تی سیرکە سیمتریە دەرکەوت یعنی ئی و بی لە هەموو شتێکە وەکو یەکەن جیالۆ کۆنستانتانە چۆکە کۆنستانتانەش ڕوونە بێ هەبێ یعنی هۆکارەکەی وازەحە چونکە تۆ لەگەڵ دوو شتا بەرەو ڕۆی کە کوانتیتەکان جیاوازە ڕۆشتیان تۆزێت جیاواز هەرچەند پێکەوە هینن ستونن لەسەر یەک ئی و بی ستونن لەسەر یەک و لە هەمان کاتیشە دوشتی جیاوازن بەڵام پێکەوەن دوشتی جیاوازن بەڵام هەمیشە پێکەوەن جیاوازیەکەەوە نییە کە بڵێن شاید تابیرەکەم زۆر ڕاست نەبوو بێ بۆ مانایە کە گۆڕانکاری لە ئیە لە بیە ئی دروستەکە گۆڕانکاری لە ئیە بی دروستەکە ئی کە گۆڕێ بی دروستە بێ بیکە گۆڕێ ئی دروستە بێ لەم سەرشە ئەمەتریشان ڕێکەوە عینیەکە بەڵام ئێستاکانە بە بین کەسێدا بنین کە ئاسانەگەی ئێلکترۆمەگنەتیک نییە ئەم دووشتەمان یاوەتێ ینی پێ ئەڵان ئێستاکانی ڕۆیەکی کارەباییمان هەبێ ڕۆیەکی مەگنەتیکیشمان هەبێ جەیەکی کارەباییمان هەیە جەیەکی مەگنەتیکمان هەبێ گۆڕانکاری لەم هاوکێشانە بکە چی دروستەکە تەبعاً دێ ئەماکە تۆ دوودا ناهێنێتەیە ڕۆی ئی ڕۆی ئێم جێ ئی جێ ئێم دیڤەرجنسی یەکاتە یەک لەسەر ئیپسیلۆن زیرۆ ڕۆی کارەبایی دیڤەرجنسی بیەکاتە میو زیرۆ ڕۆی کارەبایی ئەوش لێرە ئەم یەک لەسەر ئیپسیلۆن هەر شوێ مەگنەتیکمان هەبوو میو زیرۆمان هەیە میومان هەیە میو زیرۆمان هەیە لە هەر شوێ کارەبامان هەیە ئیپسیلۆن زیرۆمان هەیە بەڵام عەکسی یەکەن ئەمە هەمیشە ئاگادار ولا هەمان کاتیشە مەسەڵەن کێرلی ئی کە لەسەرەوە ئەم تێرمەی لەگەڵا نەبوو ئسکانە ئەکرێتی تەزویەکی مەگنەتیکی پێزیاکەی وەکە تەزویە مەگنەتیکمان بە مەزیاکە بێت تەزویەکی کارەباییش بە مەزیاکەی باشە یعنی ئێستا شتەکان هاوسەنگ دەرچوون ئیتر هەموو وەک یەک وایە ئی بی دیڤەرجنسی ئی دیڤەرجنسی بی کێرلی ئی کێرلی بی تێ هەموویە تێرمەکانیان وەکەوە بۆ ئەسیۆمشێنەوە کە ئێمە تەزوی مەگنەتیکمان هەبێ و بارگەی مەگنەتیکمان هەبێ شتەکان گۆڕانیان بەسەرەدەوە لە هەمان کاتیشە کۆنتینیوتی ئیکوێشنەکانش گۆڕانیان بەسەرەدەوە لە جاتی یەک کۆنتینیوتی ئیکوێشن چونکە ئەمان هەمیشە سفرە ئەمان هەمیشە سفرە بەڵام ئەگەر هەبێ ئەگەر تۆ بڵێن بارگەی مەگنەتیکە هەبێ بارگەی مەگنەتیکەکانی مەسەڵەن ئەو ئێن و ئێسەی کە لە مەغناتیسە هەیە بکرێ لە یەک جیاکرێنەوە نیوەستەوەی ئەو کات وەک چۆن بارگەی پۆزیتیڤ و نێگەتیڤ کرێ لە یەک جیا بکرێتەوە بکرێت ئێن و ئێسش لە یەک جیا بکرێتەوە ئەو کات ئەمەشمان هەبێت طبعا ئەمە بۆچی مەگنەتیک پۆلمان نییە بەڵام ئەلکتریک پۆلمان هەیە ئەمە خۆی مۆزوویەکی قوڵە
یەکێکە لە نهێنیەکانی سروشت کە تیۆری زۆریشی لەسەر قسەی زۆر لەسەر کراوە بەڵام جارە هیچ ئەنجامێکی عەمەلیمان دەست نەکەوتووە یعنی مەسەڵەن هەنێک کەسەڵێن کە لە هەنە تیۆریاڵێن کە لە بیگ بانگە ئەبێ ماگنەتیک ینی لە سەرەتای بیگ بانگە ئەبێ ماگنەتیک هینیشە بوو بێ ینی ماگنەتیک چارجشە بوو بێ مۆنۆپۆلی ماگنەتیکیشە بوو بێ بەڵام نەکتوانراوە پرۆفی عەمەلی بکرێت. بەڵام ئێستا بزانێکین ماگنەتیکە ئەم هاوکێشانەی کە لێرا باسمان کرد ئەم هاوکێشانێک بەمە دەستکاریەوەیە بە دەستکاریەوە سوشێنیەوە کە تۆ ماگنەتیک چارج و ماگنەتیک چارجە هەیە بارگەی ماگنەتیکە هەیە دەستکاریەکەی بم شێوازەی لە دێوەڵام گەرەنەوە بۆ ئەمەی کە حەقیقیە ئەمەی کە حەقیقیە و هەمانە ئەوەی دەستکەوتەکانی ئێمە ئەمەیە ئەوەی کە حەقیقیە و ئەم چوار هاوکێشەیەوە کاری پێکرێ لە هەموو دنیا لە هەموو تەکنۆلۆژیای بنچینەی تەکنۆلۆژیان سەردەمێ بزانێکی نەکە لەناو مادا بێت چی ڕوەیە ئەوە لەوە کێمەیە لەناو مادا چی ڕوەیە لەناو مادا وەک لە چاپتەری چوار وەمانە وەسان کرد تۆ حتمەن هینە کتەیە باڵ چارجێکە هەیە باڵ چارجە هەیە فری چارجە هەیە لە چاپتەرشی شەباسی ئەو باڵ چارجە بەندە بە دایڤەرجێنسی پۆلەرایزیشن ئەمە تەبەن لەسەر لە حاڵەتی ستاتیکەی سەینێنی لە حاڵەتەکان کە شتەکان وەستاوە یعنی داینامیک نییە ستاتیکە شتەکان ینی بەپی تایم ناگۆڕن بە هەر بە هاوشێوە لایکوایس هەن هاوشێوەی ئەوەیش ئێمە هینمان هەیە ینی بڵێن باوند کارنتمان هەیە و ماگنەتیزیشن ئەمە لە چاپتەری شەشا باسمان کرد ئەمە لە چاپتەری چوار ئەو کات ئێستا میسالە لە نمونەیە بێنن لە حاڵەتی نان ستاتیک کەیسە لە حاڵەتی نان ستاتیکە تۆ لێرە ئەم مادەکەی تۆیە لەم سەر ناقص سیکماتەیە بارگەر لەم سەر سیکماتەیە باوندن هەردووکیان ینی باندە یعنی چی کۆی گشتیان سفرە ینی تۆ لە ناو مادەیەکە کۆی گشتی بارگەکە سفرە فری نین شتێ بارگێکی زیادە ناتنەوە ئەو پێڵم باوند محەلیەن هەن بەس تۆتاڵیەن نین ئێستا سیگما بی ئەکاتە چی ئەکاتە P.N ئەنی ئەمەشمان هەبوو لە چاپتەری چوارە P.N کە ئن ئەو وینە دوکتەرە کە لێرە هەمانە ئەو وەختە ئەمازانین ئا یەکسانە بە J.A ئەسکانیم سیگما بە پێی تایم بگۆڕێ بنان ستاتیک کەیسێنی بڵێن داینامیکە دی ئای بە یەکسانە بە تی ڕۆندی سیگما بە ڕۆندی تی دی ئەتوکاوە ئەوە تا هەها ئەو دی ئایا ئەکرێ وای دەبکەین ئەمە بگەڕینەوە بۆ بڵێن دی ئای ئاها ئەوەی کە لە سەرەوە باسمان کرد لە سەرەوە ئەو میسالەکەی سەرەتاوە دیکی و بە دیتی ئای یەکسان بوو بەوە دی چۆکە لێرە بۆ بە سیگما ئای یەکسانە بەوەی دۆخۆمە ئاسان تێگەشتی دی ئای یەکسانە بە ڕۆندی سیگما بە ڕۆندی تی دی ئەی کە دی ئەی ئەو سەرفەسەیە ڕۆندی سیگما بە ڕۆندی تی سیگماش خۆی هەها P.N کەەوە بوو وەکو بڕ ئەکاتە پی کاتە خودی پۆلارایزیشنەکە کە بۆ لەرە دایبنە کاتە ڕۆندی پی بە ڕۆندی تی ئەمە دی ئایە کاتە ئەمە ئەی جی پیە کاتە چی تەنها جی پیەوەیە کە تۆ وەزە ئەو سەرفێسە بێنی تا بەشی جێ چییە جێ بریتە لە کارندا بەشی سەرفێس کاتە کەەوە بۆ کاتە ڕۆندی پی بە ڕۆندی تی ڕۆندی تیگە جوانە کەوتوەوە ڕاکەوت ڕۆندی پی بە ڕۆندی تی پێڵم پۆلارایزیشن دایڤەرجێنسی ئەمە کاتە چی دایڤەرجێنسی جێپی دایڤەرجێنسی دەبێت دایڤەرجێنسی ڕۆندی بی بە ڕۆندی تی شوێنی ئەوانە بگۆڕە ڕۆندی بێنە دەرەوە ئەو بن ئەو ئۆپەراتۆری تایمەکە بێنە دەرەوە ئۆپەراتۆری بە پۆزیشنەکە لە ژوورەوە بێ ئەو شێوازە ئەمەش کە بوو بەچی ئەمە تعریفەکەی چی بوو ڕۆی باوند بوو کە لەسەرەوە سەیری بکەین ناوەدا لێرە هەبوو ڕۆی باوند کەوا بوو دایڤەرجێنسی JP یەکسانە بە ماینەس ڕۆند بە ڕۆندی تی ڕۆپی ئێستا سێرکەن ڕۆی توتاڵی ئێمە کاتە چی ئەکاتە ڕۆی F یعنی ئەو بارگەیە کە بە شێوەی فری هاتەتە سەر نەو مادەکەمانەوە لە نەو مادەکە دانراوە دێتە ناوە هەرچی هەیە ڕۆی B بریتە لە چی بریتە لە ئەوەی کە بەهۆی پۆلارایزیشنەوە دروستە بێ ڕۆی گشتیە کاتە ئەمە بەڵام ڕۆی بیەکەمان چی بوو ئەوە ماینەس دایڤەرجێنسی P ماینەس دایڤەرجێنسی P
ولا هەمە کاتشە بۆ جەیەکیش توانیەوە بنووسین جەیەکیش مە سێدانە جەیەکی فریکەوە جەیەکە دێتەنەوە بە وایەرە بە هەشتی هەیە لە دەرەوە دێ جێی باوند ئەوەی کە باسمان کرد کاتە کێڕی ماگنەتیزیشن مادەیە کە ماگنەتایزە کرێ مادەی ماگنەتایزە کرێ بەهۆی ماگنەتیک فیڵدێکی دەرەکیەوە و جێی پیش کە دۆزیمانەوە لێرا کاتە ڕۆندی پی بە ڕۆندی تی ئەمە باشە کاوبوسەکانی ڕۆیەکمانەیە و جێکمانەیە بەم ڕۆ جێیەوە کە گۆڕانکاری بەسەرا هاو ئەم سوگامی هەمە ئەمەی لە ئەم هاوکێشانی ماکسۆر کە هەمووی بۆ ڕۆی ئێفا ینی بۆ ڕۆی فریە دێن دەستکاری ئەم چوار هاوکێشە ئاکەین زانین چی بەسەر لە جیاتی دایڤەرجەنسی ئی ئەمە قانونی گەوزەکەات یەک لەسەر ئیپسیلۆن زیرۆ لە جیاتی ڕۆی ئەو ڕۆیە بیامەدابنین ڕۆی ئف ماینەس دایڤەرجەنسی پی دەستکاریەکەینم بێنە ئەمبەر ئەمە با ئیپسیلۆنەکەەوە بێنە ئەمبەر میدەم بەرەوە بێهێڵەوە کەوابوو دایڤەرجەنسی پی ئیپسیلۆن زیرۆ ئی کاتە ڕۆی ئف ئەمە ناوەنین دی مەڤیکتەرێکی ترە ناوی دیە کەوابوو ئەمە یاسای گەزووە دایڤەرجەنسی دی ڕۆ ئف کە دی خۆی ئەو پۆلەرایزیشنی چی هەیە ئێستا بۆ ئەمپێرلاو بزانێتین چی بکەین ئەمپێرلاوەکەمان چی بوو بە دیقەتکەن ئەمە میۆزیرە جەیەکی تایە و ڕۆن بە ڕۆندی ئاو جەیەکی هەیە ئەوەیە هیچ ئاوی سەرۆی لە جیاتیەوە جەیە تێسامە ئەوێ ئام کۆمەڵە جەیی ترداکرین JF JB JP لەجیاتی JF خۆی نووسینەوە لە جیاتی ئەم JBە کێڕی ئێمە نووسین لە جیاتی JPش ڕۆندی پی بە ڕۆندی تی ئێمانە بێنە لێرە دای بنێ ئەو مێژوری سەرجێت لە جیاتی خۆیەتی دایێنێتەوە هیچ سکانی ئەمە لەگەڵ ئەمە باشە ئەمەش لەگەڵ ئەمە لێشانینەوە بینە ئەو بەر ئەمەش هێنینە لەگەڵ ئەمە دەستکاریەکەکەین بەم هینەوە ئەو فیڵدە کۆم یارمەتی دەرەکە ناوێ ئچ هێنینە کە یەکی کسانە بە B لەسەر میو زیرۆ ماینەس M ماگنەتیزیشنەکە کێڕی ئی ئەکاتە کێڕی H ئەکاتە JF پلاس ڕۆندی دی بە ڕۆندی تی ینی ئەەکەمان گۆڕی بەوە ئێستا هاوکێشەکانمان گەی بمە ئەوەی کە جێ و ڕۆی تیا بوو دەستکاری کرا ئەوەی کە جێ و ڕۆیتیانە بوو خۆی مایە دەوانێتتر جیدیشکەیتر خۆتان نەزانن جیدی ئەمەشە گۆڕێ بەمە ڕۆندی دی بە ڕۆندی تی جیدی یعنی جیدی سپلیسمنت ڕۆندی دی بە ڕۆندی تی چکە دیەکەش کاتێ ئپسیلۆن ئی تواشەکەن ئەم دێ لێرە ئپسیلۆن ئی ئەمە ئپسیلۆنگە ئپسیلۆن زیرۆ نیە ئپسیلۆن بریتە لەمە ئپسیلۆن زیرۆ یەک پلاس کاپای ئی میوزیرە کاتە میو زیرۆ یەک پلاس کاپای ئم بۆم کۆنستانتانەوە کە لە چاپتەری چوارە هەبوو ئەکری دەستکاری تریش بکرێن شێوازە هەموویمانە بنووسێنەوە ئەوە شتێکی واسە هەشەکەم باوندری کۆندیشن ئەکرێ ئەمەش لە ماکس وە لە کوێشنەتەوە ئەمانە زۆرتر ئەمە لە چاپتەری نۆە بەکاردێت مە لەوە ناچە بکەین لە چاپتەری نۆ لە مەساڵەکانی داهاتوو احتیمالی زۆرە بین چونکە بێ بە سیستیم بۆڵۆنیا بەڵام تۆ هاوکێشەکانی کوێشە هاوکێشەکانی ماکسوێل ئەکرێ جارێکی کە بینوسیتەوە بە پێی شێوازی ئەنتیگرال فۆرم ئەمە یاسای گەوسەکەی ئەمە یاسای ئەتەوە لەناو مادە چکاسە هین لەناو مادەمانی هەیە باوندری کۆندیشن ئەمە کیوەکەت بارگەی فری ئینکلۆسە چەکەوتە ئەو بینە تەمەنێرە تۆ هیچ بیکلۆزەکەت نییە ئەتیراکە لەسەر چیە لەسەر کلۆس سەرفێسێکە دوو هاوکێشەکەی تریشیان ئەمەیە ئەژە تریشیان ئەمەیە وە شێوازی ئەنتیگرال فۆرم بنووسرێ ئەڵە فۆر ئەنی سەرفێس کە بۆ هەر سەرفێسێکە کە بە لوپێک دەورە درابێ بەڵحاڵ مادەکەی تووشی ترەوە دیەک و دی دوێنی دوودانە ناوچە ناوچەیەک بە سەرفێسە لە زیاکراونەوە ئەگەر هەر کورتیکەینەوە بۆ خۆتان نتوانەوەنە بخوێنەوە لە کتێبەکە هەیە بە وازەحی بەشتری لە چاپتەرەکانی ترایەکی ئێوە بەجیا باس کردووە بەڵام کورتیکەینەوە ئەمەیە ئەگەر ئەو سەرفێسەی تۆ کارەبا و تەزوی هەبێ لەسەر سەرفێسێکە جیاکەیتەوە بەشە ستونی ئێلکتری فیلد لەگەڵەکە یەکسانی و بەشە پارالەری مەگنەتیک فیلد لەگەڵەکە یەکسانی دواشەکە ئەم ستون ئەم پارالە ئەگەرم ستون بۆ بوو پارالەر جگە دوانە هەمشە ستون لەسەری خۆ ستون لەسەری
كهو أجر أميان نان كونتينيوس به أمي تريان parallel كيدي أجستونا جينا كونتينيوس parallel جينا كونتينيوس طبعا أما اللي راها parallel أمستوني أما هيج فرق كانية والله ما قرتو هيج تزوهين كدنا به يعني أما صفر به ونرام كيف بسمانين يعني تزوي فري يعني تزوي surface density charge density free surface current density free كده تناهينا كو اگر اما صفر به اترا ما بشه وزيده دي وواضحه بس تنها كونستانتيك بكونستانتيك و بيكو بس نستونا كان بكونستانتيك بيكو بس دوار هر يكسانين ها هر يكسانين يعني بس لرا يكو ايدو parallel كيكسان لرا بيكو بيدو ستونا كيكسانا بس اي لرا يكساني بكونستانتيك يعني بكرت كدني كونستانتيك ولا كيكسان اما بمشي